ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لاڵقێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ڕەوشی ڕووداوەکان زۆر بەخێرایی لە سووریا و ناوچەکەدا گۆڕانکاری بەسەردادێ. بەشار ئەسەد حکومڕانی 54 ساڵی بنەماڵەکەی کۆتایی هات لە سووریادا. ئێساوی کە دەگوزارێت ینی هەوڵەکان بەو ئاراستەیە کە حکوومەتێکی ڕاگوزەر بۆ بەڕێوەبردنی ئەو وڵاتە پێک بێ و لەلایەن بەرەی ئۆپۆزیسیۆنەوە کەسایەتێکیش دیاری کراوە بۆی کە سەرۆکایەتی حکوومەتی کاربەڕێکەری ئەو وڵاتە بکات. بەگشتی ئەوەی کە لە سووریا ڕوئەدا بەرژەوەندی زلهێزەکانە یاخود نەخێر حکومڕانی چەندین ساڵەی دیکتاتۆرانەی بنەماڵەی ئەسەد و خودی بەشار ئەسەد بووە. ئەوەی کە لە ناوچەکەدا دەگوزارێت تا چەندە کاریگەری هەیە بە نەخشەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. وڵاتانی هەرێمایەتی دراوسەی سووریا ئەمانە تا چەند لە داهاتوودا کاریگەرە بن بەم گۆڕانکاریانی کە ڕوئەدا لە سووریادا. لە ڕۆژئاوای کوردستان کورد لەگەڵ ڕووداوەکاندا چۆن ئەتوانێ خۆی بگونجێنێ. ئەوەی کە تا ئێستا هەیە سەبارەت بە کورد و لەگەڵ ئەو گۆڕانکاریە خێرانی کە هاتۆتە پێشەوە بە ئاراستەیەکی ئیجابیە، چونکە کۆمەڵێک ناوچەی گرنگی دیکە کەوتۆتە دەست هێزەکانی سووریای دیموکرات. ئایندەی حکومڕانی لە سووریا بەچۆ دەگات، سەرجەم لایەنەکان و پێکاتە جیاوازەکان چۆن ئەتوانن حکومڕانیەشی دیموکراسیانەی ئەو وڵاتە ئەنجام بدەن. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان کاک شێرزاد ئیزیدی سیاسەتمەدار و نووسەر کە لە ستۆدیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵ خێر بێ کاک شێرزاد. خۆشحاڵین کە لە نزیکەوە بین. منیش خۆشحاڵترم. حەزەکەم ڕاو بۆچوون و سەرنجی بەڕێزت لەسەر ئەم گۆڕانکاری خێرانەی کە بە تایبەتی لە سووریادا ڕووەدا و ئێستا بینین کە ئێمە ینی بەشار ئەسەد لە دەسەڵات دوورکەوتەوە ڕای کرد، چارەنووسی نادیارە و کۆمەڵێک گۆڕانکاری گەوری دیکە بەڕێوەیە. خوێندنەوەتان چێ بوو دۆخە؟ وەڵا ئەزانی چی سەرەتا ئێمە ئەبێ پیرۆزبایی لە خۆمان بکەن وەکو کورد و وەکو هەموو گەلانی سووریاش، هەموو گەلانی ناوچەکەش بەڕاستی تۆ بڵێ نەڵێ ڕێژیمێکی دیکتاتۆر بوو، ڕێژیمی باسی سووریاش هاوشێوەی ئەوەی عێراق بوو بە درێژایی 50 ساڵ زیاتر دەست دابوو لەسەر ئەم وڵاتە لەسەر دەسەڵات بە شێوازێکی تاکرەوانە دیکتاتۆریەت دوور لە مەسلەی ڕێزگرتن لە مافی خەڵک، لە مافی گەڵان دزی و گەندەڵی و تێکدانی خاک و خەڵک و ئێمە ئەبینن سووریا لە چه هەڵومەرجێک ئەژیت لە 2011ەوە بە تایبەت لە دوای ئەو شەپۆلەی سەرهەلدان و ئەوەی لە دژی ڕێژیم دەستی پێکرد، دواتر تەداخڵی هێزی ئیقلیمی و نێودەوڵەتی و شەڕی ناوخۆی کە ڕوویدا لە ئەنجامە ڕێژیمەکە ڕووخا. ئەمە شتێکی پیرۆز بوو، ڕۆژێکی پیرۆزە لەوانەی چاوەڕوان نەکراو نەبوو، بەڵام لە ئەنجامە دیارە کە ئەم جۆرە ڕێژیمانە ڕێژیمی دیکتاتۆر مەسلەی تاکرەوی مەسلەی هەتایە یەک حزب و یەک کەس و یەک دەسەڵات بە سەردەمی نەماوە بەڕاستی لە دنیا. ئەمەش ڕۆژێکی مێژووی وە گرنگە بۆ کوردیش وەکو باسم کرد و بۆ هەموو خەڵکی سووریا و ناوچەکەش وە بۆ جیهانش بەڕاستی. ئەم جۆرە سیستەمە دیکتاتۆریانە بەڕاستی باوی نەماوە، ینی سەردەمی لەمەودۆ ئەبێ سەردەمی پێکەوە ژیان، دیموکراسی، ئاشتی، مەسلەی خزمەتکردنی خەڵک، پێشکەوتنی وڵات. سووریا وڵاتێکی هەژار نییە، فەقیر نییە، ڕاست نەوتی نییە بەو شێوەیە، بەڵام وڵاتێکی دەوڵەمەندە بە خەڵک و بە خاکی خۆی، وڵاتێکی لە ڕووی موقعکی زۆر گرنگە لە ڕووی جیۆپۆلیتیکی، لە ڕووی مێژوو وڵاتێکی کۆنە، ینی کۆمەڵێک فاکتەر هەیە. سووریەکان ئەتوانن نمونەیەکی جوان پێشخن، ئەتوانن نمونەی وڵاتێکی سەردەمیانە و پێشکەوتوو بەرێوە ببن، بەڵام ئەمەش جارێ ماویەتی. ئێمە تازە بە تازە مۆزوع ڕووخانەکە هەر ئەمڕۆیە چەند سەعاتەکە ڕاست ئێمە باگەشت بین بن ڕووخانی ڕێژیمی دیکتاتۆری هەر شتێکی باشە، بەڵام گرنگ لە دوای ڕووخانەکەی چی ئەگوزارێ. ئێستا خۆی ئەوەی کە دەگوزارێ بەڕاستی ینی ڕوتی ڕووداوەکان زۆر بە خێرای ڕوویدا و جەنابی شوتت ئەوەی کە ڕوویداوە ینی پێشبینی بۆ کراوە، چونکە هەموو لایەکەی زانی کە ڕژێمی ئەسەد بۆ چووەگە.
بەڵام ینی ئەوەی کە جێگەی تا ڕادەیەک ینی خۆشحاڵیە و بە ئاراستەیەشی هێور بۆ ڕۆژەکە چاودێران تەماشایەکەن ینی جوڵە و هەماهەنگی لایەنەکانە لە سووریا بە دیاریکراوی ئۆپۆسیۆن چکار ئەمڕۆ ینی کەسیشان دیاری کردووە بۆ ینی سەرگۆزیران و بەڕێوەبردننی ئەو وڵاتە و زۆرێک لە دام و دەستگاکانی شەر لە سەرەتای ڕووداوەکانەوە ینی نەکەوتە دەست خەڵک بۆ ئەوی کە زەرەر و زیانی پێ بگا ینی سەرگۆزیرانی پێشوو ئامادەی دەربڕی کە هاوکارە بێ لەگەڵ ئۆپۆسیۆن و لەگەڵ بەری تەحریر شام ئەم هەماهەنگیانەوە ئەم چۆنڵی تەنسیقەی بینی لایەنەکان لە سووریا تا چەند کاریگەرێ بێ بۆی کە سووریا نەکەوێتە داوی گێژاوێکی ینی خراپەوە بۆ بەڕێوەبردن و حکومڕانی بەڵێ ئەوەی کە تۆ ئەتوانی تێبینی بکە تا ئێستا هەڵسو کەوتیان ینی تۆزێک باشتر لە جاران ئێمە ئەزان ئۆپۆسیۆنی سووریا بە گروپی چەکدار و بە رێژیم تقریبا هاوشێوەی رێژیم بوون لە مەسلەی تعدا لە مافی مرۆڤ مەسلەی بە تایبەت شەر لە دژی کووردا ئێمە ئەم شتانە بینیومانە پێشتر ئێستا ئەوەی کە ینی تۆ ئەتوانی ملاحەزە بکە تا ڕادەیەک باشترە بە تایبەت ئەو گروپیای سەرەکی کە لە حەلب دەستی پێ کرد و لە حومس و لە دیمەشقش کە ئێستا هەیئەی تەحریری شام ئەوەی کە ئەحمەد شەرع سەرپەرشتیەکە ڕاستە هێزێکی ئیسلامی پێشتر بەرەی نووسرا بوو هەوڵی یاوە خۆی بگۆرد و سێ جار ناوی خۆی گۆریوە هەتا لەسەر ئاستی شکل و دەموچاوی سەرکردەکەی ئێمە نازانین جارێتۆ ئایا ئەمە تاکتیکەکە یان مەسلەی شتێکی ینی گۆرانکاریەکی جەوهری و جددیە لە تێروانین و بیر و هزری ئەم لایەنە ئێمە بە هیوای وابێ کە بەڕاست خۆیان گۆری بێ مەسلەی ئینتیقام و مەسلەی کۆمکوژی و مەسلەی لەژێر ئەوە ئەم جەماعەتانە جاران لەگەر رێژیم بوون یا نازام چی ئەبێ سووریەکان لەمە دووە لاپەرەیەکی تازە بکەنەوە لاپەرەیەکی کە هەموو سووریەکان بەیەکەوە هەموو پێکاتەکان هەموو خەڵکی سووریا بەیەکەوە هەوڵ بدن بۆ گەیشتن بە تەوافقێکی نیشتیمانی ئامادەکاری بۆ مەرحەلەیەکی ڕاگوزەر ئینتیقالی دواتر مەسلەی کۆمەڵک بابەت مەسلەی نووسینی دستورە مەسلەی ئامادەکاری بۆ هەڵبژاردننی سەرتاسەری شێوازی حکومڕانی شێوازی دەوڵەتی ئەم هەموو خەڵکی سووریاتەیە سووریا وڵاتێکی فراوانی لە ڕووی فرەپێکهاتەیە ئەبێ ینی لە شێوازی نامەرکەزی بە شێوازێکی جۆرە شێوازێکی فیدرالیش بە ینی بەڵام ئەمانە کۆمەڵک تێروانینی جیاوازن جارێ معلوم نییە شتەکە چۆن ئەروە ئەوەی گرنگ تا ئێستا ینی دیارە ئەم ئالیە سەرەکی کە ئەم سەرکەوتنە بەسەر رێژیمی ئەسەد بەجێهێنا ینی خۆی گۆریوە تاڕادەیەک بە هیوای کە گۆرینەیەکی ڕاستەقینە بە ینی هەستکردن بە مەسئولیەت کە رێژیمی دیکتاتۆر ڕووخاتەوە و لەمە دووە ئەبێ بە سنگێکی فراوان هەموو لایەک کەس بۆی نییە بڵێ وەڵا هەر من و ئەوانی تر هیچی بۆ نییە هیچ لایەنێک پەراوێز بڵێ نابێ لەبەر هیچ پێکاتەیەک پەراوێز بخ طبعا ناکرێت لەبەر ئەگەر تۆ وات کرد کەواتە ینی ڕوخانی رێژیم هیچ سوودی نەبوو کەواتە تۆ ریژیمێکی دیکتاتۆری بە شێوازێکی تر بە کۆمەڵک دەموچاوی تازە ئەهێنە بۆ لەسەر ساحەکە هەر کاک شەرزادانی ئەمە گەر واقعیان سەیری نەخشەی سیاسی و سەربازی ڕابردووی سووریا بکەین ئەنی کۆمەڵێک هێز و ئالیکاری لەوێ هەر کەسە و ناوچە و نفوز و دەسەڵات و هێزی خۆی هەبوو بۆ نمونە کورد ینی ناوچەیەکی فراوانی بەدەسەوە بووە هێزی بەری تەحریر و شام بە هەمان شێوە هێزەکانی دیکەی ئۆپۆسیۆن بە هەمان شێوە ئەین کەواتە ئەمدا بەشبوونی کە لە ڕابردوودا هەبوو لە ڕووی سیاسی و سەربازی تا چەند کاریگەرەی بێ بۆ ئەوەی کە هەمویان لە داهاتوودا کە حکوومەتی ڕاگوزەر حکوومەتی ئینتیقالی پێک دێنن و دابشکردنی دەسەڵاتەکان و سەرۆکایەتیەکان ئەم لایەنە هەموو ڕۆڵیانە بێ بەڕایتۆ ینی وەکو کورد و عەلەوی و سونە و ینی بەڕاستی طبعا مەسیحەکان ئەبێ عەلەویش طبعا عەلەوی ڕاستی ئێمە ئەزانین کە رێژیمی ئەسەد بەسەر عەلەوی حسابە و ینی قووەتی خۆشی زیاتر لەو پێکاتە بەڵام ئێمە ناتوانین بڵێن کە ئەسەد نوێنەری عەلەویەکان یان تعبیر خۆ عەلەویش خەڵکی چەوساو هەبوو خەڵکی لە زیندانە خەڵکی هەژار خەڵکی داماو ئەوەی کە زەرەرمەند بوو لەم سیستەمە دیکتاتۆریە خۆ عەلەویشی تیا بوو نەتەنیا مەسەلەن سونە بوو یان عەرەب بوو یان کورد بوو بێگومان ئەبێ هەموو پێکهاتەکان بە تایبەت پێکهاتە سەرەکیەکان بەشدار بن لە دانانی سووریای دوارۆژ سووریای تازە
و بە تایبەت من هەمیشەش وتومەوە ئێستش مەسلەی کورد سەنگی مەحەکە لە هەموو نەنە تەنیا لە سووریا لە هەموو وڵاتانی کە کوردی تایە کوردی دابش کردووە چۆنیەتی معاملە لەگەڵ مافی کورد لەگەڵ قەزیەی کورد ئەوەندە بە شێوازێکی کراوە بە و ئیجابی بە ئەوەندە دیموکراسیەت لە وڵاتە ئەچەسپێ و بەرەو پێشەوە ئەچێ ینی فاکتەرەکە سەنگی مەحەک مەسلەی کوردە ئەم شتی کە تازە لە سووریا ڕوئەدە لە دوای ئەسەد چۆنیەتی تەعامل لەگەڵ مەسلەی کوردە دیاری ئەکرد تا ڕادەیەکی هەرە زۆر سووریا بەرەو کوێوە جارێکی تر دووبارەکردنی استبداد و ستەم و ڕێجیمی دیکتاتۆری لە ژێر دەمو چاوی تازە ئەو جارە عەلەوی بوو ئەم جارە با سونەی عەرەب بێ ئەگەر وا بێ ئەمە هیچ سوودی نییە و دواڕۆژیشی نییە ینی مەسلەیەکی محکوم بە فەشل ئەگەر مەسلەی بنیادنانی سوودوەرگرتن لەم ئەزمونە لەم شەڕە بە تایبەت ئەم شەڕەی تقریبان 15 سال 14 سال ئەبێ سووریەکانیان دەرسێکیان وەرگرتە بێ کە بە عقلیەتی تاکرەوانە و بە عقلیەتی ئقسا و پەراوێز خستن هیچ ینی نەتەنیا حکومڕانی وڵاتەکە تێک ئەچێ وڵاتەکە وێرانە بە خەڵک وێرانە بن ئەبێ دەرس لەوە وەربگرن من پێم وایە کوردیش ئەتوانی ڕۆلێکی سەرەکی بجێرن لە مەسەرەی ئەم تەحولی دیموکراسی لە سووریای تازە و کورد ئەزمونێکی هەیە ینی لە ناوچەکانی خۆی و کورد پاڵپشت بە پاڵپشتی کورد لە وڵاتانی تر لە منتیقەش بەعام ینی من پێم وایە چۆن کورد توانی لە عێراق لە دوای ڕوخانی سەدام و پێش ڕوخانی سەدامیش فاکتەرێک و ریزانێکی سەرەکی بە لە بنیادنانی عێراقی تازە لە سووریاش کورد ئەو دەرفەتەی هەیە و تواناشی هەیە و هێزی هەیە و کورد پێکاتەیەکی مهمە لە سووریانی تقریبا 15 تا 20% اینجا بێجگە لەوەش ناوچەی کوردی ناوچەی هەرە دەوڵەمەندە لە سووریا بە نەوت و گەنم و زراعە و مووقعی استراتیجی ئەو منتیقانەی کوردی ئەو امتیدادی لەگەڵ کورد لە بەشەکانی تر ینی کورد ئەتوانی ببن بە فاکتەرێکی خێر لە سووریا و لە منتیقە بەعامیش لە دوای ئەم گۆڕانکاری لە پێکهێنانەوەی سووریای نوێدا هەر لەسەر بابەتی کورد ئەمەوێت تۆزێ بۆستم بەڕاستی لە سەرەتایی ئەم ڕووداوانەوە کە ڕوویدا لە سووریا کاتێک کە بەرەی تەحریر و شام بەم شێوازە ینی دێ زوربەی ناوچەکان بە بێشەڕ لە دەستی سوپای بەشار ئەسەد دەرەهێنێ و هەندێک ناوچە کە ینی پەیوەندی هەیە بە ناوچەی کوردی و هێزەکانی سووریای دیموکراتەوە ئەم نایە بەلایە زۆرێک لە چاودێرانی دۆخی سیاسی سووریا ئاماژە بۆواکەن کە ئەمە تەنسیق و هەمانگیەکی پێشوەختە هەبوو لەگەڵ هێزە کوردیەکان و هەسەدە و لایەنی کوردیدا ئەگەر ئەم تەنسیقە هەبێت بەڕای جەنابەت باشە و بەردەوامیدان بەمە سەرکەوتوو ئەبێت چکە هەر ئەم ڕۆژ ینی بەڕاستی هێزەکانی ئۆپۆسیۆن ڕایانگەیاندووە ئەگەر هێزە کوردیەکان دەیانەوێت بەشدار بن لە بنیادنانەوەی سووریا و ینی دەسەڵاتدا پێویستە لە هێزە بیانیەکان دوور بکەونەوە ئەمانە ئاماژەن بۆچی بەڕاستی کاکشێت ئەزانی چی من پێم وایە بوونی پەیوەندی لەگەڵ ئەم هێزانە شتێکی غەڵەت نییە تۆ سیاسەتەکە تۆ تەعامل لەگەڵ واقعەکە ئەمانەش هێزەکەن خۆ ریجیمێکیان ڕوخاندووە بە تایبەت کە مەسەلەی لە ئەشرەفیە و شێخ مەقسوود لە حەلەب پەلاماری کوردیان نەدا بەڕاستە و خۆ من نەمبیستووە ئێوەش بیستوتان یعنی بەعام نانویست لەگەڵ کووردە ڕوبەڕوو یەکتر ببن ئەو شتێکی ئیجابی من پێم وایە ئەبێ کوردیش ئەم شتە بە هەند وەربگرن بەڵام ئێمەش کە باسی گروپی ئۆپۆسیۆنەکن یەک گروپ نییە ڕاستە ئێستا ئەمەی هەیئەی تەحریر شام هێزە سەرەکیەکە بوو بەڵام کۆمەڵە گروپی تریش هەن ئەوانەی ینی ژێر بەژێر بەسەر تورکیان خۆ ئێمە ئەزانن ئەوانە هەڵوێستیان ئایا ئەوانیش هەڵوێستیان نەگۆدرێ یان هەر ئەوان لە من بجۆ هێرشەکەن لە من بجواب زانم دەست بە هێرش شتیان کردووە ئەمە ئاماژەیەکی خراپە باشەوەی ڕێی ئەمانیش نەگۆڕێ لە داهاتوە بەرامبەر ینی گرنگ ئەوەی ئێستش بە تایبەت دەوڵەتێکی وەکو تورکیا خۆی ئازانن ڕۆلی لەم بەزمە هەیە لەم شتەی کە ڕوویدا بەڵام ئەوێ تورکیاش ینی ئەمە نەک وەکو دەرفەتە کە دیسان بۆ مەسەلەی لە دژی کورد بەکاربێنێ کە کورد و عەرەب لە سووریا شەرک لە بینیان دروست بێ ئەمە خزمەت بە سیاسی تورکیش ناکرد بە خودی ئەجندای تورکیاش لە سووریا ناکرد ئەگەر تۆ ئەتەوێ سووریایەکی سەقامگیر و لە دوای ئەسەد تۆ بە مەسەلەی چەوساندنی کورد و ئەو دروشمی
انفصالی و نازام چ لە دیژی کورد بەکاربێنەوە هیچ ینی تۆ هیچ استقرارێک بەدی ناکرێت لە سووریا ینی ئەبێ بالعکس کورد انفصالی نین کورد ئەڵێن ئێمە بەشەکل لە سووریا وتوانیمان ناوچەکانی خۆمان بەرەوە بپارێزن بەڵام لە عینی کاتیش مافمان هەیە لە سووریایی تازە ئەبێ مافمان هەبێ وەکو پێکاتەیەکی سەرەکی وەکو خەڵکی ئەم وڵاتە کە مافمان هەب لە ناوچەکانی خۆمان لەگەڵ بە هەموو پێکاتەکان بتوانن ینی ئیدارەی خۆمان بمن خۆمان بە خۆمان ئیدارەی خۆمان بکەن کە دەوڵەتێکی نامەرکەزی بێ دەوڵەتێکی دیموکرات بێ دەوڵەتێکی مەدەنی بن نەبە مەسلەی شێوازێکی دەوڵەتێکی دینی یان مەسلەی یەک ڕەنگ یان یەک دین یان یەک ئەوە فەشەلیە سقوطی ینی بینیمان چی بەسەر سیستێمەکەی بەعسات و بەشار ئەسەد لەبەر ئەوە کورد بەوریایی ئەبێ معاملە بکە لەوانەیە بەعزەلایەن هەبێ هەوڵ بدە ئێستا لەگەڵ کووردا دیسان بیرمان و خۆ لە عەفرین و لە سەرێکانی و ئەگەر بە تەمای ئەوان لە ئێستاوە دیارێکە نەجاحەت ناینن و کە ئالۆزی درێژە ئەکێشە لە سووریای بەعام و هیچ استقرارێک ڕوو نادە ئەمەش ینی لە خزمەتی کەس نییە من پێم وایە مەسلەی ئەو خیتابی دژ بە کورد و ئانتی کورد ئەبێ ئەوش لەگەڵ بەروخانی رێجیم ئەوش بڕوخە بەڵام تا ئێسانی خیتابێکی ینی ڕقمان نەبینیوە لەم چەند ڕۆژەدا بەرامبەر بەڵێ وایە تا ئێستا وایە کوردش من پێم وایە کوردش ئەکرێ ینی دەست پێشخەر بێ یەکەم جار لە ناو خودی ماڵی خۆی ینی ناو ماڵی کورد ئێمە ئەزانین کە دووسێ لاینیان مەسەلە نەتەنیا ئیدارە و قەسەد ئەنە کەسەی هێزی تر هەن یان کوردش ئەبێ ناو ماڵی خۆی ڕێکخە نەتەنیا وەکو سەر ئاستی حزبی لەسەر ئاستی ینی بەعام وەکو بەرەیەکی کوردستانی وەکو چەترێکی کوردی هەبێ بۆ معاملە لەگەڵ پێشهاتەکان بێجگە لەوەش کورد ئەبێ ینی دەست پێشخەر بە بەرامبەر بە وەکو تورکیاش قەیچیەکە کورد ئەبێ کۆمەڵک دەست پێشخەر هەبێ بۆ مەسلەی نیاز پاکی کاکە سەفحەیەکی تازە دەستی پێ کردووە ئەسەد ڕۆشتووە ئێمەش واقعن ئێوەش واقعن هێزەی بەسەرتانە ینی حساب لە سەرتانە لە خودی سووریا بە زمانێکی ینی دیبلۆماسیانە تۆ بتوانێت هەوڵ بدە ئەم ینی چۆن بڵێم ئەم مەسلەی کە کورد و تورک قەت ناگەن بە یەک ئێمە بتوانین چۆن ئەم دیوارە جوڵەیەکی تێکن یان بەردەکی بروخێنن هەوڵ بدەن لە پێناو ینی بەرژەوەندی هەموو لایەک خۆ بەرژەوەندی تورکیاش ئەگەر تورکیا وڵاتێکی مستەقر بوو لەگەڵ کووردا ئاشتەوا بێ هەر بۆ خودی کوردی تورکیاش باش و کوردی کوردستانە گەورەکەش ینی پێم وایە کورد ئەتوانی هەوڵ بدە دەست پێشخەر بلەم بوارەش بە تایبەت ئەو پرۆپەگەندەی کە باست کرد کە دیسان ئەڵێن ئەم ئێوارەش هەکان فیدان دیسان جۆم لێ بوو وەزیری دەرەوەی تورکیا وتی ئەبێ پەیوەندیان لەگەڵ پەکەکە ئەوە نەبێ ینی قەیچیە کە تۆ ئەتوانی من ناڵێم ینی قسەکەیان تەواو و ڕاست و پەکەکە شتەکان بەرێوە بێ بەڵام حەق وایە کورد لە سووریاش ئێستا معاملە بکە وەکو یاریزانێکی هەر بەخۆی قەینا پاڵپشتی بەشەکانی تر هێزە کوردستانیەکان گرنگە خۆیمە کوردین بڵێن نەڵێن دەستکەوتی کورد لە سووریا دەستکەوت بۆ هەموو بەشەکانی تر بەڵام ئەبێت تۆزێک ئەوەش هەبێ ینی مەسلەی لە بینی پاڵپشتی و دەستدان بەسەر بریاری کورد لە سووریا ئەوش ئەبێت تەوازونێک لەمە دوای ینی ئێمە پاساو نەدەم بە کەس ینی من باسی پێش تۆزێک بینیم دیسان بەداخەوە لە نازام لە یەکێک لە شارەکانی خۆمان بوو لە ڕۆژاوە دیسان مزاهرەی و بە وێنەور بەرێز عەبدەڵڵا ئۆجەلان ینی خۆ من ڕێزم هەیە خۆ ناڵێم سەرکردەیەکی کورد هەمومان ڕێزمان بۆی هەیە خەباتەکە ینی تقریبان 30 ساڵە لە زیندانایی لە پێناو مەسلەی کورد بەڵام کاکە ئێمەش ئەبێت تۆزێک ینی پاساو نەدم بە دەست دوژمنەکانمان ڕابگرین ینی ئەبێ ئێمەش پاساو نەدم ئەوها بە بەلاش پاساو بدم بەدەستیان کە پلانەکانیان مەرامیان لە دژی کورد بکەن بڵێن کاکە ئەمانە قەندیلون و پەکەکەن و دەباب پەلەماریان کن کوردیش ئەبێ ینی مەرحەلەیەکی تازە لە ئارای ئەبێ ئێمەش تۆزێک بە ژیرانە بە عاقلانە ئێمە کوردن ڕاستە بەڵام ئێمەش بەشەکن لە سووریا و ئەبێ وەکو بەشێک لەم وڵاتە مافی خۆمان بچەسپێنن وەکو کورد و ئەمەش ینی هیچ
تعاڕوز ناکە لەسەر کاگێ پەیوەندی شێرزاد. کورد لەگەڵ بەشەکانی تر. بابەتی ینی کورد و ئەو هاوپەیمانەتی لە ڕابردوو کە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکان هەیبوو لەوێ چکە ئەمە بەڕاستی خۆ دەزانانی بۆ نمونە هەندێک لایەنی ئۆپۆسیۆن لە ناویشانە بەری تەحریر و شام ئەین لە لای ئەمریکا هێزیشی تیرۆریسیە بەڕاستی ئەو داوای تەنانەت سەری ئەبوو محەممەد ینی جۆلانیش دەکا بە حقیقەت. مانەوەی ئەمریکا لە ناوچەکە و بە تایبەتی لەو ناوچانی کە کورد باڵا دەستیە و بەردەوامیدانی هاوپەیمانی کورد لە ڕۆژاوی کوردستان لەگەڵ ئەمریکا زەرەر ناگەێنێ لە بەشداربوونی کورد لە دروستکردنەوەی سووریای نوێدا. ئەزانی چی من پێم وایە نابلعکس ئەب فاکتەرێک بۆ بەهێزکردنی ڕۆلی کورد تۆ بڵێ مەڵێ خەتەری داعش هەر هەیە ئێستا کۆمەڵک مەلەفاتی ترش خۆ کامپی هۆڵ و کۆمەڵک ینی بەدەیان هەزار داعشی لەو منتیقەن ئەمش مەلەفێکی گەورەی بەردەم سووریای تازە ئەبێ چۆن معاملە لەگەڵ بکرێ بوونی ئەمریکیەکانش تەسەور ناکەم انسحابێکیان هەبێ سەرارەیکە هەندە تەحلیلات باس لەواکن بەهاتنی ترامپ لەوانەی بەڵام من تەسەور ناکەم لەبەر سووریا ئێستا کەوتە مەرحەلەیەکی تازە سووریا وڵاتێکی گرنگیشە لە منتیقە معقول نییە وڵاتێکی وەکو ئەمریکا هەر بە ئاسانی بڵێ خۆ حەفیز و تەواو نمونە سەرکردایەتی ئەمریکاڵی ئێمە ڕۆڵمان نابێت لەم ڕووداوانی کە هەیە لە سووریادا ڕوە یعنی تۆ هەموو شتێک کە تۆ باسەکە مەرجیەوە ڕاستەکە بە کی ئەڵێ ڕۆلی سەرەکی هی ئەوان نییە ینی تۆ ئەگەر ئەستا تەحلیلێک بۆ ینی معقولە بەبێ ئاگای ئەمریکا و ئیسرائیل ینی ئەم شتەی کە ڕوویدا ینی کۆمەڵک تەحلیلاتە ینی یەکێک لە تەحلیلەکان کە لە ناکاوە مەسلەی ڕوخانی ئەسد لە ئاران نەما بوو لە ناکاوە لە ماوەی 10 ڕۆژادا ڕوویدا بەم شێوەیە یەکێک لە تەحلیلەکانی و پێم وایە تەحلیلێکی وەجیهیشە ڕاستیشە تا ڕادەیەک ینی دیارە کە لە دوای ئەوەی 7 ئۆکتۆبەر لە غەزە و حەماس و ئەڵێن کە ئیسرائیل و غەرب بەعام ینی وڵاتانی زڵهێز ئەوانەی کە بریار بەدەستن لە منتیقە و لە عالەمە بریاریان یاوە کە مەسلەی ینی لە دژی ئیران لە منتیقە بەعام سنوورێکدانن ینی بینیمان چۆن لە غەزە لە لوبناان ئێستا سووریا هەر ڕێجیم نەماوە ینی کی ئەڵێ ئەمریکا دەستی لە مۆزوعە نیە بەڵام ینی مەبەستم قۆناغێکی تازە دەستی پێ کردووە لە سووریا ئەمریکا بە تاکید ئێستا بالعکس زلێزەکانیش بالعکس ئێستا ڕۆلی رووسیا لە پاشکەشەی لە سووریا و لە منتیقا بە تایبەت لە دوای شەری ئۆکرانیاش یعنی ئێستا رووسیا چ ڕۆلی هەبوو لەم مەوزوعی کە بینیمان لەم چەند ڕۆژە ئەمە نیشانەی گۆرانی ینی گۆرانکاری ینی لە بەرژەوەندەکان و لە مەسلەی تەوازونی زلهێزەکانش لە سووریا و لە منتیقە ینی ستا دیارە کە زیاتر محوەری ئەمریکی و ئیسرائیل ئەتڵەسی ینی زاڵە رووسیا لە پاشکەشەیە ئەسەن خەریکی ئۆکرانیایە ئیرانش لە پاشکەشەی دیارە ینی لەبەر ئەوە کورد ئەبێ معاملە بە ژیرانە بکە کۆمەڵک ڕووی منتیقە لە گۆرانکاریایە کوردیش ئەبێ خۆی وەکو ینی یاریزانێکی سەرەکی بێشک ئەبێ وەکو هەموو جار هێلکەی لە یەک سەبەتانە بێ گرنگەوە طبعا کوردیش بەرەکان فراوانە بەڕاستی بەرژەوەندی وەکو جەنابیش تەڵی زلێزەکان لەوێ فراوانە بەڵێ ینی بەری ئیسرائیلە ئەمریکایە تورکیایە وڵاتانی عەرەبە وڵاتانی عەرەبیە بەڕاستی کورد ئەبێ ینی ڕۆلی لەسەر ئەوە بێ کە فاکتەری دیموکراسی و پێکەوە ژیان و ئاشتی بە لە سووریا لەگەڵ وڵاتانی عەرەبە ئەبێ دەست پێشخەر بێ لەگەڵ تورکیا وەکوتم لەگەڵ هەموو لایەک ینی ئەبێ تۆ بە حکمی کە تۆ هێزەکە تۆ بەشێکی سەرەکی لە سووریا ئەبێ تۆ دەست پێشخەر بێ تۆ بوونت هەیە وجودت هەیە ئەبێ تۆ دیفاع لە بوونی خۆی وجودی خۆی و ڕۆلی خۆی بکە کاک شەزادە دەگەر بینە سەر ینی ئەم بارودۆخە تازەی کە لە سووریا هاتۆتە ئاراوە و کاریگەری و وابەستەی بە وڵاتانی ناوچەکە و هەرێمایەتی بە تایبەتی تا چەندە بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو ئیسرائیل گرنگە کە سووریایەکی ئارام سووریایەکی دیموکراسی سووریایەکی فرە پێکهاتە و فرەدەسەڵات بوونی هەبێ لە ناوچەکەدا ینی لە بەرامبەرە لەوە چە ئیسرائیل نەیەوێت سووریایەکی شڵەژاو لە ڕووی ئاسایش و ئەمنەوە
لە ڕووی باڵادەستی هێزە چۆنەڵی تەکفیری و داعشیەکان کە پێشتر لێ بوونیان هەبووە تا چەند ئەمە بۆ وڵاتی چوک و ئیسرائیل گرنگە بە حەقیقەت کە خۆشی لەوە چێوک و جەنابی وتت دەستی هەبێ لەم گۆڕانکاریانی کە ڕوویاوە ئەزانی چی خۆ ئیسرائیل ئەکید سوودمەند بلەوەی کەڕوەدە بە تایبەت کە ئێمە ئێستا سەیری دیسان معادلەکە وا لێ هات لە دوای 7 ئۆکتۆبەر دیسان مەسلەی سیراعی عەربی و ئیسرائیل گەرم و گوری بەخۆیەوە بینیوە بەڵام دیار بوو کە هیچ ئەو کردایی حەماس کە هیچ دوا ڕۆژێکی نییە بالعکس یعنی ئەبێ بەنەکبەت لەسەر خودی فلستینیەکانیش ئەم مەسلەی دروشمی قەبە و گەورە و مقاومە و ئێمە ئیسرائیل فرێ ئەدن لە دەریای سپی و نازان چی ئەم جۆرە قسانە یعنی عەرب هەر خەریک بوو بە درێژایی 60-70 ساڵ لە عدوان سولاسی و نازان چی ئەم جۆرە بیر و هزرە فەشەلی هێنا کاکە مەسلەی مقاومە و ئێمە نازام چی ئەکن و چی ئەکن کاکە تۆ جیهان هەیە زڵهێز هەیە تەوازنی قووە هەیە یعنی کۆمەڵک مەشاکلی هەیە خودی خۆت مەسەلە نەتەنیا مشکلە بەس عەرب و ئیسرائیل کاکە عەربیش 1001 مشکلەی بینی خۆیان هەیە ئێستا لە سووریا خۆ سووریەکان چەند ساڵە شەڕی ناوخۆی و کوشت و کوشتار و یعنی مەسەلە دیسان گەڕاوە مەسلەی لەم وڵاتانەی ئەم ناوچەیە ئەبێ گۆرانکاری دیموکراسی ڕوو بدە گۆرانکاری دیموکراسی پێکەوە ژیان مەسلەی ینی بژێوی ژیانی خەڵک بەرەو پێشەوە بچێ ئارامی مەسلەی ئەم دروشمی قەومی و نەتەوپەرستی و جارێک بە دروشمی ئیسرائیل و جارێک بە دروشمی نازانم چی مەسوودی نییە بەڕاستی ئیسرائیلش ئێستا بالعکس یعنی کۆمەڵک تەحلیلات ئەڵێن ئیسرائیل توانی دیسان تۆپەکە بیخە ساحەی وڵاتانی عەربی وەکو سووریا ئەوانە کە ئەوان ئێستا خەریکی ملمەلانەی ناوخۆن واشی کردو ڕۆتی ڕووداوەکان بەچی گەیشت طبعا ینی تۆ باشترین وڵام ئەگەر ئەتەوێ ینی خۆت پێش و خۆت دوارۆژی ملەتەکەی خۆت و وڵاتەکەت پارێزرا بە دیموکراسیەت بە پێکەوە ژیانە بە معریفەیە بە وازهێنان لە مەسلەی عسکەریات ینی هەموو شت بە چەک و سیلاح و بیر و هزری تەسک و مەسلەی ینی تۆ ئەبێ بەرەو پێشەوە بڕوە ینی مەسلەی بنیادنانی ئەم وڵاتانە پێشخستنیان ینی سەردەمی ڕێژیمی دیکتاتۆری ئەوە نەماوە بە کۆتا ئەوەی کە ئێمەش ئەبینن ئەو شێرزاد بابەتی ینی کەوتنی ئەسەد وە کۆتایاتنی دەسەڵاتەکەی کە بەلای کەمەوە 54 ساڵ ینی ئەمانە حکومیان کردووەکو بنەماڵە ئەنێ سزۆرێک لە وڵاتانی دیکەشی تا ڕادەیەک چۆنەڵی نیگەران کردووە خەلق کردەوە بەڕاستی دەست لە سەریان ینی ئێستا تا چەند ئەمە ئەگوازرێتەوە بۆ وڵاتانی دیکە بە حەقەت ینی وەڵا ئەزانی چی خۆمەرج نییە بگوازرێتەوە ینی ڕاستە خۆوەکو دۆمینۆ بەڵام تۆ بڵێ نەڵێ ئەوەی عاقل بکە دەرسوەر بگرە ینی سەردەمی ئەوە نەماوە مەسە ینی دنیا گۆڕاوە کاکە ئێستا مناڵک بە مۆبایلێک لە هەموو شتەیەگە ئەزان چی ڕوو ئەدل لە دەوروبەری ینی ئەو عقلیەتی ئەم جۆرە ڕێژیمانە بەڕاستی هەیە پەنجاکان و شەستەکانن کاکە نیو قەرن زیاتر نەماوە باوی نەماوە زانی ینی دنیا لە گۆڕانکاریە ئێستا سەردەمی ژیری دەستکرد خەریکە ئینسان ینی ڕۆلی نەمین لەو پێشکەوتنە زیادانەی کەرو ئەدل لە عالەمە ئەنجا تۆ چۆن ینی ئەتەوێ هەر خەڵک قەناعەت کرد بە مەسەلەی ڕێژیمێکی دیکتاتۆر و قائدی موحد ینی ئەم عقلیەتە باوی نەماوە مەسەلە سەردەمی دیموکراسیەت بە علم بە معریفەت چۆن دابشکردنی ڕەوای هی سەروەت و سامانی وڵاتان ڕێزگرتن لە خەڵکە ڕێزگرتن لە پێکاتەکان ڕێزگرتن ینی دوورکەوتن لە بیر و تەسک ئەوەی مەسلەی چ قەومی ب چ دینی ب چ مەزەبی پێکەوە ژیان ئەمە سەردەمی ئەم شتانەیە بەعکسەوە تۆ ئەبینی چی لێدێ ینی سووریای وڵاتانی پێشتر عێراق هەمووی بەتایبەت ئەم دوو وڵاتەی کە تووشی بەعس بوون کە ئێمەش کورد مع الأسف لە هەردووکیان ینی ئەمانە خراپترین نمونەی سیستەمی فاشل و دەوڵەتی فاشل بوون لە منطقەیە و ئێستاش عێراق تۆ ئەبینی سەرەرای بە ینی چەند ساڵەکە بەعس نەماوە بەڵام هەر ئاسەواری ئەو سەردەمی بەعس ماوە لە مەسلەی چ مەسلەی کورد جارێ بە تەواوی چارە سەر نەکران لە مەسلەی دیموکراسیەت لە مەسلەی پێکەوە ژیان ینی هەر ماوە ئەسەوار ماوە
کاریگەریەر هەیە ئەی طبعا لەبەرەوە ئەم گۆڕانکاریانەش ینی ئەم وڵاتانەشی خسۆتە جوڵە ئێسادانی کۆبوونەوەی فراوان کۆبوونەوەی ناوخۆی خۆیان کۆبوونەوەی ئاستی سەر هەرێمایەتی و نێودەوڵەتی سازەکەن بۆ بابەتی ینی داهاتوو ئایندەی سووریا پێویستە ینی لە ناوخۆی وڵاتەکەوە جوڵەی دیبلۆماسی دەست پێ بکات بۆەوەی کە ئایندەی وڵاتە دیاری بکرێ یاخود نەخێر پێویستە لە یەکێک لە وڵاتانی هەرێمایەتی یاخود نێودەوڵەتی وەکو چۆن کۆبوونەوەی ئەستانە دەکرا کۆبوونەوەیشی ئاوها ساز کرێ بۆ ئایندەی حکومڕانی و دیاریکردنی دەسەڵات لە وڵاتە چی تۆ بڵێ نەڵێ کۆمەڵک ئەجندا لە سووریا هەیە ینی تورکیایە ئیرانە وڵاتانی عەرەبن ئەمریکای رووسیایەن تۆ ناتوانێت بڵێ وڵا من لە جەزیرەیەکم و تەواو سووریەکان بۆ خۆیان دائەنیشن و ئەمەش واقعی شتێکی واقعی نییە بەڕاستی خۆ هەمویان کۆمەڵک بەرژەوەندیان هەیە کۆمەڵک سیاسەتیان لەسەر داناوە بەڵام ئەوەی مهم هەموو لایەنەکان کە تەداخولێکی ئیجابی بێ ینی بۆ نزیککردنی سووریەکان وەکو باسمان کرد باسی نمونەی تورکیا وتمان ئەگەر دیسان بە مەسلەی بە پاساوی پەکەکە و نازانام چی ئەگەر دیسان دایانەوەی شەر دروستیکن لە بینی کورد و عەرەبە لە سووریا ئەمە خزمەت بە خودی تورکیاش ناکە بەڕاستی ینی ئەو منتیقە تێک ئەچی ینی منتیقەیەکی فراوان و مەبەستمیای وەکو نمونە اینجا وڵاتانی تر بەڵام لێرە ئەبێ زیاتر وڵاتانی عەرەب ڕۆلیان هەبێ وەکو جامیعەی عەرەبی وەکو وڵاتانی کەندا و کۆمەڵک دەوڵەتەن وەکو سعودیا ئیمارات ئەمانە هێزیان هەیە ڕۆلیان هەیە ئەتوانن ئەبێ ینی فاکتەری عەرەبی ئاکتیڤتر ببن لە سووریا لەسەر حسابی ئەوەی تورکی و ئیرانی و ئەوانەی وڵاتانی دەرەکیش پێم وایە لەو کاتە ئەتوانن ببن بە فاکتەری نزیککردنی خەڵکی سووریا بە هەموو پێکاتەکان و ئێمەش جارێ ئەبێ بزانن چۆنە بێ شتەکە تازەیە بەڵام بە هیوای کە مەرحەلەیەکی تازە دەست پێ بکە لە سووریا مەرحەلەیەکی کە سوود وەرگرتن لەم شەڕە خوێناویە کە بە درێژایی چەند ساڵ مێژوش خۆ پێش ئەوی شەر خەریکی مەسلەی دیکتاتۆریەت و شەڕ و ینی هیچ استقراری لێ نەبوو کە سووریەکان بەعام دەرسیان وەرگرتە بێ و کوردیش بتوانی ڕۆلی خۆی بجێرە و کەس هەوڵ نەدە دیسان مەسلەی لە دژی کوردیانی هەوڵ بدە دیسان ئەجندا و تەصفیه حسابات بکە یەکەم کەس کە ڕاپەری لە دژی ڕێژیمی ئەسەد کورد بوو با کەس مزاودە لە سەرمان مەکە ئەم شۆرەشگەری تازەکان کە لە سووریا دەرچوون لە دوای 2011 یەکەم کەس لە 2004 انتیفازەی قامشلۆ کە ناسراوە کورد ینی لە هەموو ناوچەکانی خۆی لە جەزیرە و قامشلۆ و عەفرین حتا بە ڕوکنالدین لە دیمەشق ینی گەرەکە کوردنشین لە حەلەب کورد هەمووی سەرهەلدا لە دژی ڕێژیمی بەعس لەو کاتە لە 2004 ئێجا تۆ حساب بکە لەبەرەوە کورد هێزێکی هەر لە ئەوڵەوە دژی ڕێژیم بوو دژی دیکتاتۆریەت بوو لەگەڵ دیموکراسی و پێکەوە ژیان و کاریگەریش و هێزێکی کاریگەرە بە تایبەت لەم ئەخیرەش واقعەکە ینی کوردستە بە درێژایی چەند ساڵێک دیفاکتۆی هەیە لەوەی ئەزمموی هەیە سەرڕای لەوانەیە تێبینی هەبێ کەم و کورتی کەم زیاد چوزانم ناڵێم سەداسەد ناڵێم سویسرایە بەڵام کورد بەلای کەمەوە توانی مقارنەتەن بە ناوچەکانی تر ئەوانەیە لە ژێر دەسەڵاتی ڕێژیمیان ئۆپۆسیۆن توانی نمونەیەکی جوانتر پێشکەشکە لەبەرەوە ئێمەش بە هیوان کە ئێمە وەکو کورد ڕۆلی خۆمان بجێرن بۆ بنیادنانی سووریای دیموکرات سووریای تازە و ئەوش خزمەت بە مەسلەی کورد لە هەموو منتیقەکە و ئەبێ من پێم وایە کورد لە بەشەکانی تریش ڕۆلیان هەبن لە پاڵپشتی ئەم ڕۆلی کورد لە سووریا نە بە معنای تەداخل و وابکن و ئللا ئەبێت تۆ ڕسمی من هەڵیگر و چوزانم کۆتایی بەوە بێت ئەبێ کۆتایی بەم عەقڵە بێ یان بەم عەقڵە بەڕاستی عەقڵی مناڵانەیە ئەمە کە تۆ پاساو یان بە وەرەقەیەکی سپی هەر ئەدەب بە دوژمن کرد ئەڵێ ئەوەی کە تۆ ئەڵێ وەرە من پاساوت ئەدەم بەدەستت ینی کورد پاڵپشتی کورد لە بەشەکانی تر گرنگە بۆی بەڵام ئەبێ کورد لە سووریا وەکو کورد لە سووریا معاملە بکە و بنەتیجەت چ دەستکەوتێکی کورد لە سووریا ئۆتۆماتیکی دەستکەوت بۆ کورد لە بەشەکانی تریان ئەمە نە دروشمەکی عاتفی ئۆتۆماتیکی وەکو دەستکەوتی سیاسیش مەبەستم تۆ ئێستا ئەگەر من ئێستا لە عێراق کورد ئەو ڕۆلەی هەیە و ئەو ستاتۆی هەیە
بۆ من ئێستا لە سووریاش قووەتەکە پاڵپشتیە لە بەشەکانی ترش پاڵپشتی بەڵێ. ینی ئێمە بەو هیوایەن ئینشاءڵڵا بدایەتێکی خێر بە ئینشاءڵڵا. و کورد بتانی سەری ڕمی گۆڕانکاری دیموکراسی لە سووریا و منتیقا. بەڵێ زۆر سپاس بۆ کاک شێرزادی سپاس زیدی بۆ سیاسەتمەدار و نووسەرکە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ بەڕێزی. زۆر سپاس دەکەم. خۆشحاڵم خۆشحاڵم کاک شێرزاد. بەڕێزی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێن شەی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.